بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە خۆشحاڵیەوە بەڕێزان لە خزمەتتان نابین. ئەمڕۆ یەکەمین ڕۆژ و سەرەتای کۆرسی دەروونزانی خۆخەواندنە، دەروونزانی هیپنۆتیزم و خۆخەواندن. ئامانجی ئەم کۆرسە ئەوەیە کە بەشداربوو فێر ببێ، بزانێ هیپنۆتیزم چییە، لە چیەوە هاتووە، بۆچی لای خۆمان خەڵک پێڵێ خەواندنی موگناتیسی، و کۆمەڵێ بابەتی دەرونی گرنگ هەن. هەر کەسێک سبەی هیپنۆتیزم بزانێ، ئەگەر ئەم بابەتانە نەزانێ پێچێ نەتوانێت ئیسفادەی لێ بکە. ئێمە ئەو بابەتانە هەموو ڕوونکەینەوە و ڕاهێنان و تەکنیکەکانتان فێر بکەین و ئێوە بتوانن لەسەری بەردەوام بن. و من چاوەڕوانی ئەوەم پاش ماوەیەکی کە ببورن من چاوەڕوانی ئەوەم پاش ماوەیەکی کە ئەنجامی ڕاهێنانەکانتان، ئەنجامی ئەم فێربوونە بە کۆمنت و نامەکانتان ببینمەوە. جا هیوادارم پشوو درێژ بن لە بابەتەکان، لە تێگەشتنیان، واتە ئەگەر تۆ هەر ئێستاکە بزانی خۆت بخەوێنی، بەڵام ئەو بابەتانی کە من ئەزانم گرنگن ئەوانە نەزانیت، ئەوە بە دڵنیایی سوودی لێوەرناگریت. هەروەکو چۆن خەڵکانێک هەن ئێستاکە ئەڵێن ئێمە شارەزای بواری خەواندنی موگناتیسین و خەڵکە خەوێنن، بەڵام ئێمە ئەتوانین بڵێین زۆرینەی ئەو خەڵکانی کە لە وڵاتێکی وەکو کوردستانی ئێمە خەوێنراون بۆ مەبەستی نازانستی خەوێنراون، و باوەڕ ناکەم خەڵکانێک زۆر سوودیان لێوەرگرت بێت. بۆیە ئێمە پێمان خۆشە لێرەوە بە شێوەیەکی زانستی بابەتەکان بخەینە ڕوو. کێشەیەک ئەوەیە کە ئێمە نازانین ئایا ئاستی بەشداربووەکان چۆنە. پێچێ هەندێک لە بەشداربووەکان لە بابەتەکە یان ئەو بابەتە سایکۆلۆژیانەی ئێمە باسیەکەین زۆر شارەزابن، و پێچێ هەنێکیش تا ئێستاکە ئەمە دوور بوو بێ لە ئارەزوو، لە خوێندنەوەکانیان، لە شارەزایەکانیان، لە شتی ترا شارەزابن، ئەم بابەتە لە ئاستی پێویستە نەزانن. بۆیە ئێمە هەر ناچارین چی بنەما و ئەساسی خەواندنی موگناتیسیە ئەوەتان پێ بڵێن. کەواتە هەر لە سەرەتاوە من ئەمەوێت لەوە تێبگەن کە هیپنۆتیزم بابەتێکی دەرونیە، واتە حاڵەتێکە لە ناخی مرۆڤەکانە بوونی هەیە، لەو ڕۆژەی مرۆڤ هاتۆتە سەر زەوی تا ئێستاکە. لەبەر ئەوە ناکرێ شتێک لە ناخی ئینسانە بێت بەڵام پێشتر کەس هیچی نەزانی بێت دەربارەی، و ڕۆژێ لە ڕۆژان شتێکیان لەبارەیەوە کەشف نەکردبێت. بۆیە ئێمە وا پێویستەکە بزانین جارێ ئایا لە ژیانی ڕۆژانە خەڵک لا ئیرادی بەکاری هێناوە، ئایا لە مێژووە هیچ قۆناغێکی مێژوو هەیە کە ئاماژەی بە کۆمەڵە شتانێک کردبێت کە ئەمڕۆ ئەتوانین ناویان بنین هیپنۆتیزم. بەڵێ بەڕێزان، کۆرسەکەمان لەوە دەست پێکە کە من لە کۆنترین خاڵەوە دانە بە دانە باسی بکەم، و ئەو زانا گەورانەی کە کارەکانیان، توێژینەوەکانیان، بیرکردنەوەیان یان ئەو دانیشتنە تایبەتانی بۆ هیپنۆتیزم کردویانە، پەیوەندی بە هیپنۆتیزمەوە هەبووە، من بێم دانە دانە باسی کەم، چونکە هەر یەکێک لەو زانایانە کاتێک کە تۆ ئەڕۆی ئەزانی کە چی کردو و چۆن لە مۆزوعەکە تێگەشتووە، بۆ تۆ بەرچاوڕوونیکی زۆر گەورەیە. جا ئیتر ئەو کەسە فرۆید بێ یان خودی مۆسمێر بێ یان کەسێکی وەکو پاڤلۆڤ بێ یان میلتۆن ئەرێکسۆن بێ، هەر یەکێک لەمانە من ئەبێ بێم بڵێم ئەم کەسایەتیە کێ بووە، ئیشی چی بووە، و لای ئەو تێگەشتنی زانستی بۆ ئەم بابەتە چی بوو، چۆن بەکاری هێناوە. جا هیوادارم زۆر پشوو درێژانە هەوڵ بن لە بابەتەکان بڕوانن، و باشترین شت ئەوەیە کە تۆ دەفتەرێکت لەبەردەست بێ، قەڵەمێکت لەبەردەست بێ، بابەتەکان یادداشت بکەیت. مەرج نییە تۆ بڵێ من ئەم بابەتە جارێکی کە ئەبینمەوە، ئەوە شتێکی ئاساییە، بەڵام تۆ ئەگەر ئێستاکە
لای خۆت بابەتەکان یادداشت بکەی، شتێک کە گرنگە من باسی ئەەکەم تۆ لای خۆت تێبینی بنووسی، ئەمە وا ئەکا کە تۆ شارەزایەکی زۆر وەرگری و سوودێکی زۆرتر وەرگری لە خولەکە. بەڵێ ئازیزان، کۆرسی دەروونزانی هیپنۆتیزم و خۆخەواندن. ئەگەر تەماشای ئەم وێنەی بەردەست بکەیت، کاتێکە ئەتەوێ لێی بڕوانی هەست بە کۆمەڵێک گۆڕانکاریەکەی لە وێنەکە و ئەمە زیاتر سەرنج ڕاکێشێ و ئەزانی کە هەموو کۆکردنەوەی شێوەی هەندەسی ئەم وێنەیە بۆ ئەوەیە کە تۆ تەرکیز بکەیتە سەر ناوەڕاست و تۆ من داواکارم لە تۆ تەنها بۆ ماوەی چەند چرکەیەک تەماشای ناوەڕاستی ئەو ڤیدیۆیە بکە. بەڕێزان، یەکێک لە بەشداربووەکانمان کێشەی هەیە لە داخڵبوون، نازانم پێم وتۆ کە پەیوەندی بکە بە پەیجەکە و پەیوەندی بە منەوە، کا من داوای لێبوردن نەکەم، پێم خۆش نییە کە لەو حاڵەتا بمێنێتەوە. بەڕێزان، سەرەتا هیپنۆتیزم خەوی دروستکراوە. ڕاستیەکەی وشەیەکی یۆنانیە هیپنۆز بە واتای خەو دێت، خەو. بەڵام من ئەمێ ئەو ڕاستیەتان پێ بڵێم کە خەوی سروشتی لەگەڵ خەوی هیپنۆتیزمی دووشتی جیاوازە. ئەگەر زانستیانە بیری لێ بکەینەوە، هیپنۆتیزم خەو نییە، بەڵام لەبەرەوەی هەر لە کۆنەوە وای پێوتراوە ئێستاکە ئێمە ئەڵێین هیپنۆتیزم یان ئەڵێین خەوتن. ئەگەر بڵین ئەو کەسەی کەسێکە خەوێنێ پێی ئەڵێین خەوێنەر، و ئەو کەسەی کە ئەخەوێنرێ پێی ئەوترێ خەوێنراو. ئەمانە هەموو کۆمەڵە زاراوەن کە بەکارێن، بەڵام مەرج نییە ئیتر ئەم زاراوەیە حەقیقەت و ڕاستیەکە چۆنە، زاراوەکەش ڕێک مطابق بێ. هەموو ئەوانەی کە ئاگادارن کە ئێمە شتێکمان هەیە پێڵین ئەمە لە ڕووی ئیستیلاحەوە وایە یا لە ڕووی لوغەویەوە، واتە لە ڕووی زمانەوە. ئێستاکە کاتێک گەڵین ئێمە هیپنۆتیزم خەواندن، ئەمە لە ڕووی زمانەوەیە، بەڵام کاڵین هیپنۆتیزم مەبەستمان ئەم دیاردەیە کە ئێمە لەم کۆسا باسیەکەین. خەوی سروشتی، خۆشە سەرەتا باسێک لە خەوی سروشتی بکەم. لێرە بۆ من نووسراوە کە دەنگ نییە، جا ئەبێ دڵنیا ببمەوە کە ئایا من دەنگم ئەگات یان نا. تکایە تەنها نەفرێک بنووسێ، ئەگەر دەنگم هەیە نەفرێک بنووسێ کە دەنگ هەیە. بەڵێ، سپاس. سەرەتا با باسێک لە خەوی سروشتی بکەین. زۆر کەس خەوتن یا خەوبینین لای ئەو ڕازێکی گەورەیە و پێ ئەچێ ئەوەندە ئاسایی بوو بێتەوە لەبەرەوەی هەموو لە شەو ڕۆژێکە هەموو جارێکە خەوین و ئێمە ئەو خەوانەی ئەیبینین ئیتر وا بزانین زانست قسەی لەسەر نەکردووە یان بیردۆزێک نییە کە بەرچاوڕوونیمان باتێ. لە ڕاستیە بینینی خەو حاڵەتێکی ئاساییە، وەک خۆتان دەزانن هەموو کەسێک خەوە بینێ. ئەم خەوانە لەکوێوەیەن؟ ئەگەر ئێمە باری جەستەیی کەسەکە بینە پێشچاوی خۆمان، ئەبینین کە کەسێک ئەخەوێ زۆر جار چاوەکانی داخراوە و جوڵەی جەستەیی هەیە، بەم دیوا ئەکەوێ بەو دیوا ئەکەوێ، و لە ناو مێشکیشە لە کاتێکا کە پێ ئەوترێ ڕێم واتە ڕاپید ئای موڤمنت، جوڵە خێراکانی چاو، ئەو کەسە شتە بینێ یان ئەبیستێ، هەروەکو ئەوەی کە خەوێکە بینیوە و ئێستاکە ئەتوانی بیری کەوێتەوە، قسەکان، وێنەکان، دەنگەکان بەم شێوازە. جا ڕێم چۆنە؟ کەسەکە چاوی داخراوە، بەڵام بە جوڵەی گلێنەی چاو لە ناوە تۆ ئەزانی کە ئەم کەسە خەوتووە لە حاڵەتی
جوڵە خێراکانی چاوایە. واتە جوڵە خێراکانی چاو حاڵەتێکە نزیکە لەوەی کە کەسێک نەخەوتبێ. بەو شێوازە مێشکی ئیشەکە. کاتێک کە تۆ لە خەوتە یادگاریەکی کۆن ئەبێتە خەو، ئەمە ئاسایی مێشکی تۆ گەڕاوەتەوە بۆ بەشێک لە یادەوەریەکان. و جاری وا هەیە ئەم یادەوەریە کۆنانە پەیوەستە بن بە حاڵێکی تایبەتی کەسەکەەوە. بۆ نمونە هەورە بروسکەیە و کەسەکە زمانێک پێشمەرگە بووە، سەربازێ بووە، گوێی لە دەنگی تەقە و لێدان بووە. ئەم کەسە هەورە بروسکەکە ئەبێتە هۆکار بۆ ئەوەی کە مێشکی کەسەکە ئەو بەشانە ببزوێنێ کە یادەوەریان تایە و پەیوەندی هەیە بۆەوە. و بەشەکانی تر بەرەبەرە هەموو پەیوەستە بن بۆ ئێمە خەو دروستە بن. واتە کاتێک کە تۆ خەو ئەبینیت، کاتێک کە تۆ قسە ئەکەیت، لە خەوەکەتان قسە ئەکەی یا گوێت لە قسە ئەبێ، ئەمە نیشانەی ئەوەیە کە مێشک چالاکی هەیە و بەشەکانی مێشک پەیوەستە بن، زانیاری بەم شێوازەیەت و ئەڕوا. بەڵام تۆ پێ ئەچێ خەوی زۆر ببینی، کامانت بیرەکەوێتەوە، عادەتەن ئەوانت بیرەکەوێتەوە کە بەسەریا خەبەر دەبێتەوە. بۆ نمونە تۆ خەوێک ئەبینی لە خەوەکەت زۆر ترسناک و ناخۆشە، لە خەو ڕائەپەڕی، ئەو خەوەت لە بیرە. بەڵام پێ ئەچێ 2-3 دقە پێش ئەوە خەوێکی کەت بینی بێ، بەڵام تۆ بەسەریا خەبەرت نەبووتەوە، نەتێناوەتە ناو دنیای ئاگایی، بۆیە ئەو خەوەیانە لەبیر چۆتەوە. بۆیە تۆ نازانی بەردەوام ئەو هەموو خەوە ئەبینی و تێئەپەڕێ. جا من بۆیە باسی خەوی سروشتیەکەم، بۆ ئەوەی بزانی کاتێک کە باسی حاڵەتێکی هیپنۆتیکیەکەین وا نەزانی ئەمە ئیتر شتێکی زۆر زۆر عەجایبە. نا، ئەمە لە توانای ئینسانە هەیە، تەنانەت لە خەوی سروشتیشە. بۆ نمونە کەسێک لە خەوی سروشتیە ئازارە چێژێت، کاتێک خەبەریە بێتەوە ڕەنگی گۆڕاوە، ئارەقی کردووە، بێزار بووە، مەسەلەن دڵی ناخۆشە ئەو ڕۆژەوە، بە دڵنیایی ئەمە کاریگەری لەسەری ئەمێنێتەوە. جا خەوی سروشتی چۆن بۆ هەندێک کەس حاڵەتی ئەمەی تایە. جاری وا هەیە کەسێک لە خەوی سروشتیە قسە ئەکات، جاری وا هەیە کەسێک لە خەوی سروشتیە هەڵەسێتە سەر پێ، هی وا هەیە زۆر جار لە کاتی خەوی ئاساییە هەستاوەتە سەر پێ و ڕۆشتووە، بۆیە جاری وایە خۆی قاتی خۆی یا دەستی خۆی ئەبەسێتەوە. ئەم حاڵەتە هەیە. یا جاری وایە مناڵێکە تووشی و حاڵەتە بۆ دایک و باوکی ناچارە بن بۆی بەدەم خەوە هەڵ نەسێتەوە بڕوا، شتێکی وا بەکارێنن.